جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەردا بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردەی ڕەنگیرترین هەواڵەکان کوژران و برینداربوونی 5 کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان دەست بەسەرکردنی 2 مێرمەنداڵ لە شاری دیواندەرە کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەی ئاماڵیاتی ئاغاجەری ناڕەزایەتی پەرستەران لە شاری یاسووج بڵاوبوونەوەی نەخۆشی پیسی و عفونی لە ناوچە لاپاو لێدراوەکانی بەلوچستان و خۆپیشاندانی خەڵکی ئۆردۆن لە بەردەم سەفارەتی ئیسرائیل. درێژە هەواڵەکان کوژران و برینداربوونی 5 کۆڵبەر لە سنوورەکانی کوردستان کۆڵبەرێک لە سنووری پیرانشار لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کوژرا و تەرمەکەی لە ژێر بەفردا دۆزراوەتەوە. هەروەها لە سنوورەکانی مەریوان نەوسود و بانە 4 کۆڵبەری دیکە بە چەقەی هێزەکانی ڕژیم و لێدان بریندارکراون. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی دووشەمە 21 ڕەشەمە کۆڵبەرێکی خەڵکی پیرانشار بە ناوی محەممەد گەنجە ون بووە و ڕۆژی چوارشەمە 23 ڕەشەمە تەرمەکەی لە سنووری پەتکی لە ژێر بەفردا لەلایەن خەڵکی مەدەنی و بنەماڵەکەیەوە دۆزراوەتەوە. ڕۆژی سێشەمە 22 ڕەشەمە کۆڵبەرێکی خەڵکی گوندی بەرگەڕەشی مەریوان بە ناوی بەهمەن ڕاهپێکەر تەمەن 22 ساڵ بە چەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری ئەو شارە بریندارکرا. هەمان ڕۆژ لە سنووری نەوسود کۆڵبەرێکی خەڵکی داڵاهۆ بە ناوی تەیمور تەحماسبی تەمەن 32 ساڵ بە چەقەی هێزەکانی حکوومەت بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی کرماشان کرا. کۆڵبەرێکی دیکە خەڵکی سنە لە هەمان سنوور بە ناوی خەبات فەرەجی پاش دەست بەسەرکران بە لێدانی وەشکەنجە بریندار بوو. ڕۆژی چوارشەمە 23 ڕەشەمە کاسبکارێکی خەڵکی گوندی چۆمانی سەر بە شاری بانە بە ناوی محەممەد تەوفیقی بە دەستڕێژی گولەی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. دەست بەسەرکردنی 2 مێرمەنداڵ لە شاری دیواندەرە ئێوارەی سێشەمە 22 ڕەشەمە مێدیا شێخی و کارۆ حەمیدی 2 مێرمەنداڵی تەمەن 17 ساڵی خەڵکی دیواندەرە لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرانەوە. بە پێزانیاریەکان هێزەمنیەکان ئەو 2 منداڵەیان لە نزیک پارکی گوڵانی ئەو شارە بە تونند و تیژەوە دەست بەسەر کردووە. هەتا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو 2 شارۆمەندە زانیاریەک لە بەردەستان نییە. گواستنەوەی کامران قاسمی بۆ بەندی تاکە کەسی زیندانی ورمێ. کامران قاسمی زیندانی سیاسی لە 8مین ڕۆژی مانگرتن لە خواردندا بۆ بەندی تاکە کەسی زیندانی ورمێ گوازرایەوە بەڵام درێژێ بە مانگرتنەکەیدا. کامران قاسمی لە ڕۆژی سێشەمە 15 ڕەشەمەوە لە ناڕزایەتی بە دژایەتیکردنی بەرپرسانی زیندان و ئێدارەی ئیسلاعات لەگەڵ مەرەخەسیەکەی مانی لە خواردن گرتووە. ناوبراو ڕۆژی 16 ڕەزبەری 1398 لەگەڵ 4 هاوڵاتی دیکەدا بە ناوەکانی کەیوان ڕەشوزادە، ئومێد سایدی، نایب حاجیزادە و عەبدولعەزیز گوڵمحەممەدی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکران. ئەو 5 بەندکراوە مانگی سەرماوەزی ساڵی 99 هەتاوی لەلایەن لەقی دوی جادگای ئینقلابی ورمێ بە تۆمەتی هۆڵی تێکدانی ئاسایشی وڵات لە ڕێگەی ئەندامەتی لە کۆمەڵەدا سزای 10 ساڵ و ڕۆژێک بەندکرانیان بەسەردا سەپا. شایانی باسەکە سزاکەی کامران قاسمی لە دادگای پێداچوونەوە بۆ 7 ساڵ و 6 مانگ بەندکران گۆڕدراوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچەی ئاماڵیاتی ئاغاجەری ڕۆژی چوارشەمە 23 ڕەشەمەی 1402 کرێکارانی ڕەسمی نەوتی شاغەڵ لە ناوچەی ئاماڵیاتی ئاغاجەری بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی جیاوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هەغدەست، وەلانانی یاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر هەغدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، زابینکردنی ئەمکاناتی ڕفاهی و کۆچایی هێنان با دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. ناڕزایەتی پەرستاران لە شارستانی یاسووج. پەرستاران و کادری زەرمانی نەخۆشخانەکانی یاسووج ڕۆژی چوارشەمە 23 ڕەشەمە لە ناڕزایەتی بە جوخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە.
پەرستەران و کادیر دەرمانی نەخۆشخانەکانی یاسووج خوازیاری چوونەسرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێزانی ئیزافەکاری، زیادکردنی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، کەمکردنەوەی سەعاتی کار، دامەزراندنی هێزی کاری نوێ، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. کۆبوونەوەی کاریگەرانی ڕێگەی ئاسن لە یەست. ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەممە کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی یەزد دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی یەزد خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێهێڵی هەژاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێزانی بۆنی کرێکاری و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. کوژرانی ژنێکی خەڵکی بروجێن بە چەقەی هێزەکانی ڕەژیم. بەیانی ڕۆژی شەممە 19 ڕەشەممە ژنێکی لاوی خەڵکی شارستانی بروجێنی سەر بە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری و دانیشتووی ئیسفەهان بە ناوی نەگار کەریمیان تەمەن 21 ساڵ بە دەستڕێژی گولەی سەرکوزگەنانی کۆماری ئیسلامی گیانی لەدەستا. بە پێزانیاریەکان بەیانی شەممە هێزە ئینتیزامیەکانی ڕەژیم لە دووڕیانی شاری چەمەن سۆڵتانی سەر بە شارستانی ئەلی گودەرز ئۆتۆمۆبیلی نەگار کەریمیان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەقت داوەتە بەر دەستڕێژی گولە و ناوبراویان کوشتووە. نەگار وەرزەشوان و پیشەی ئارایشگەری بووە و ڕۆژی شەممە هاوڕێ لەگەڵ بنەماڵەکەی لە مەراسمی پرسە و سەرخۆشی یەکێک لە خزمەکانیان ئەگەڕانەوە کە لەلایەن هێزەکانی ڕەژیمەوە بەبێ هۆکار تەقەیان لێکراوە. لەو ڕووداوەدا باوکی نەگاریش بریندار و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت. مەراسمی پرسە و سەرخۆشی نەگارە ڕۆژی دووشەممە 21 ڕەشەممە لە ئارامستانی باخی ڕزوانی ئیسفەهان بە بەشداری بەرینی خاڵک بەڕێوە چووە. قوربانی بوونی 5 کرێکار لە ڕووزاوێکی هاتوچۆ لە شاری بابەکی کرمان. بەیانی چوارشەممە 23 ڕەشەممە سرویسی هاتوچۆی کرێکارانی شرکەتی مۆبین لەگەڵ بار هەڵگرێکدا پێکیان دادا و بۆ هۆیەوە 2 کرێکار گیانیان نەدەستا و 3 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێڕاپۆرسەکان سرویسی گواستنەوەی کرێکارانی شرکەتی مۆبین لە 10 کیلومتری جادەی شاری بابەک بۆ شاری ئەنار لە پارێزگای کرمان پێکیان داداوە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 2 کرێکاری تەمەن 35 و 40 ساڵ گیانیان نەدەستاوە و 3 کرێکاری تەمەن نێوان 40 بۆ 44 ساڵ بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. بڵاوبوونەوەی نەخۆشی پیسی و عفونی لە ناوچە لافاو لێدراوەکانی بەلوچستان. بەپێ راپۆرتی کەمپەینی شارەکانی بەلوچ پاش هاتنی لافا و پیسبوونی ئاوی خواردنەوەی ناوچە لافاو لێدراوەکانی بەلوچستان، نەخۆشی پیسی و عفونی لە نێو ژنان و منداڵاندا بڵاو بووەتەوە. بە وتەی چالەکانی مەدەنی بەلوچ لافاوی ڕۆژانی ڕابردوو هەموو ژێرخانەکانی خزمەتگوزاری لە ناوچە لافاو لێدراوەکانی بەلوچستان ڕووخاندووە و ئاوەڕۆ لەگەڵ ئاوی خواردنەوە تێکەڵ بووە. هەرچەند دانیشتوانی لێقاوما و لە ئازنەبوونی خزمەتگوزاری ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام بەرپرسانی ڕژیم بایەخیان بە ژیان و تەندروستی خەڵک نەداوە. هەر بۆ بۆنەوە نەخۆشی پیسی و عفونی لە نێو ژنان و منداڵاندا بڵاو بووەتەوە و خەڵکی بەلوچ لە زۆخێکی زۆر خراپدا دەژین. داگیرکردنی خانووی 4 شارۆمەندی بەلوچ لە چابەهار. ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەممە ئیجارەی گۆمڕۆکی چابەهار هاوڕێ لەگەڵ هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردە سەر گەڕەکی سۆرخڕیگ لە ناوچەی دەریای بچووکی ئەو شارە و 4 خانووی شارۆمەندانی بەلوچیان بەبێ بەڵگەی قەزایی چۆڵ و داگیر کرد. بەپێ راپۆرتی ڕێکخراوی هاڵباش مەمورانی ئینتیزامی کاتژمێر 8 بەیانی هێرشیان کردووەتە سەر دانیشتوانی ئەو گەڕەکە و کەلوپەلەکانیان فڕێداوەتە نێو کۆڵان و ماڵەکانیان داگیر کردووە. بە وتەی شاڵەکانی بەلوچ هێزە ئینتیزامیەکان مۆبایلی خەڵکی ناڕازیان زەوت کردووە و چەند کەسیان داوەتە بەر لێدان و ماڵەکانیان پڵۆم کردووە. خۆپیشاندانی خەڵکی ئۆردۆن لە بەردەم سفارەتی ئیسرائیل. ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەممە دژبەرانی ئیسرائیل لە بەردەم سفارەتی وڵاتە لە ئۆردۆن کۆبوونەوە و ژینۆسایدی خەڵکی فەلەستینیان بە توندی شەرمەزار کرد. بە پێوە ڤیدیۆیانەی لە تۆڕەکۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە خەڵکی ناڕازی بە بەرزکردنەوەی ئاڵای فەلەستین و وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی شەڕ و گەڕانەوەی ئاوارە فەلەستینیەکان بۆ سەرماڵەکانیان بوون.
ڕۆژی ڕابردوو دەوڵەتی قەتەر هۆشداری دایە بەرپرسانی حەماس کە ئەگەر لەسەر ئاگربەست بەڕێکەوتن نەگات ئەوە لەو وڵاتە دەردەکرێن هەر بەو بوونەوە ڕۆژی چوارشەممە دانوستانی نوێنەرانی ئەو گروپە لەگەڵ ئەمریکا، میسر و چەند وڵاتی عەرەبی بۆ ڕاگەیاندنی ئاگربەستی چەند هەفتەی دەستی پێکردو ئەگەری هەیە بە سەرنجام بگات. دووە هەواڵ تیرۆری فەرماندەیەکی حەماس لەلایەن ئیسرائیلەوە لە لۆبنان. ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەممە پەهبادەکانی ئیسرائیل هێرشیان کردە سەر کاروانی هەزەکانی حەماس لە باشووری لۆبنان و هادی مستەفا لە فەرماندەکانی ئەو گروپەیان کوشت. بە پێی راپۆرتی مەدیەکانی ئیسرائیل پەهبادەکانی وڵاتە ئۆتۆمۆبیلی هەڵگری هادی مستەفا فەرماندەی نظامی گروپی عەزەدین قەسامیان لە جادەی سەوەر بۆ ناقورە لە باشووری لۆبنان کردووەتە ئامانج. لە ئەنجامیەوە هێرشەدا ناوبراو یەکێک لە هاوڕێکانی کوژران و چەند کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئەسوود.